لاستوديان روداوي برز دكتور مولود إبراهيم حسان كون في سرا ولكلين فان ديروكيا مهفان من السر بتايبت ديروكا نوروز دواغفين دكتور تبخيراتي نوروز بيروز به قالك سباس نوروز الأيوش بيروز قالك سباس أست أخوش دكتور همي قافا همي صلاة تشتكي نوتو لسر نوروز أشكرات كيس بيجم تلكلين كانيا كريل سر دما نوروزه جهشتيا تشي لكلين تأنجام داي زور سپاس سرتا پێم خۆشە پیرۆزبایی جەژنی نەورۆزی ئەمساڵ لە هەموو کورد بکەم هەر چار پارچەی کوردستان و حتا دەرەوەش بەڵام بە تایبەت لە کوردانی ڕۆژهەڵات کە ئەمسار بەم یادکردنەوەی نەورۆزە بەڕاستی مێژوێکی نوێیان لە ڕۆژهەڵات بۆ نەورۆز تۆمار کرد پیرۆزباییان لێ دەکەم و چاوی هەموولیان ماز دەکەم بەڵێ ڕاستەکەی من زیاد لە 20 ساڵە بە دوای مێژووی نەورۆزەوەم تەبیعی جەنابەت دەزانی مێژووی نەورۆز بە زۆر شێوە باس کراوە و زۆر میلەتان باسییا کرد لە زۆر تاریخ بەڵام مێژوێکی حەقیقی هەبوو لە ئێمە بزر بوو من سەرەتا کە دەستم پێ کرد زانیم ئەم مێژووە لە سۆمەر دێ بە تەواوی لە داستانی دەموز و عەشتار دێ داستانی دەموز و عەشتار داستانێکە هەموو لێ کۆلەرانی مێژووی داستان ئەوە دەسەلمێنن کە تەمەنی 12,000 ساڵە ئەم داستانە باشە و ئەمە هەروە شوێنێکی تریشمان هەیە لە کوردستانی باکوور پێی دەرێن دێرین کۆیۆ کە شوێنێکە یازدە چین لە ژێر چین شاری ژێرزەوینیە و من بە لێکۆڵینەوە سەلماندم کە داستانی دەموز و عەشتار لەم شار ڕوویدایە لە ساڵی پار و 2 ساڵەوە پێش پاش ئەوەی لێکۆڵینەوەی تەواو لە شوێنەوارێکی زۆر گرنگی باکووری کوردستان کرا ئەویش گرێمرازانە گرێمرازان یان شوێنێکی زۆر گرنگە پەرستگایەکی جیهانیە کە هەرچی لێکۆڵەرەکان کە لێکۆڵینەوەیان لێکردووە دەڵێن تەمەنی 12,000 ساڵ گرێمرازە لەکیڤە لەکوێ لە شاری ڕەحایە نزیک گوندی خەرابە ڕەشتێ لە کوردستانی باکوور ئەمە شوێنێکی پیرۆز بە وەختی خۆی بە وەکو چاک بووە ژن و شت چوونە سەرم چاکە بۆ دوعا و خەڵک چووە بۆ مراز و شت بگرێتەوە بناوێن لەناو گرێ مرازن یعنی گردی مراز بەڵام دوایی لەو گردە بەردێک دەرکەوتووە شوانێکی کردووە زیویێتەوە پێی سێر بووە بەردەکە سروشتی نەبووە هەرستا شوێنەواری لە ئاگادار کردەوە کە شوێنەوار هاتوون ئیتر لێکۆڵینەوەیان لێکرد دوای ئەوەی کلااوت سمیت سەرۆک لێژنەی شوێنەوار ناسێکی پرۆفیسۆری ئەلمانی بوو هات لە لێکۆڵینەوەی لێکرد بۆی دەرکەوت کەمە پەرستگایە پەرستگایەکی گەورەیە و ستونی زۆر گەورەی تێدایە بەر کە 12,000 ساڵ لەو پێشکرا ئەم شوێنە ئەوان توانیان ماوەی بڵێن 6 ئەم شوێنە هەڵکۆڵن گوتی ئەگەر ئێمە هەموو شوێنەکە هەڵبوو کۆلین نەزەریەی دروستبوونی مرۆڤ دەگۆڕێ هەر لەو لێکۆڵینەوەیدا ئەو گەیشتە ئەوەی لەو شوێنە ساڵنامەیەک هەیە لەسەر بەردەکانە ئیشارە کراوە ئێستا لە هینەکان هەیە هێما کراوە کە هێمای 365 ڕۆژ کراوە و هەروە ئەگەیشتنە ئەوەی کە ئەوانە ئەو خەڵکەی لەوێ ژیاون جەژنێکیان هەبوو ئەو جەژنە لە 21 سێ بووە و لەسەر یەکێ لە ستونەکان ئەو جەژنەیان نووسیا شوێنەوار ناسی چیتر کار بە ناوی دکتۆر مارتین سویتمانە لە زانکۆی ئەدەنبەرە 2021 چوو لێکۆڵینەوەکەی کلااوت شمیسی تەواو کرد ئەویش بۆی سەلما کە ئەمە کۆنترین ساڵنامەی جیهانە لە هەموو جیهان تەمەنی 12 ساڵە و لە هەو ساڵنامەیە ڕۆژی یەکەمی ساڵ کراوە بە جەژن ئەویش جەژنی نەورۆزە کە ئێستا ئەوە بە بەڵگەیەکی شوێنەواریە و لە کوردستانی خۆمانە لەسەر بەرد نووسراوە 12,000 ساڵ یعنی لە لێکۆڵینەوە دەرکەوتووە کە ئەم بەردانە پەرستگایە 12,000 ساڵ تەمەنی پەرستگاکەی کێ بوو پەرستگایەکەی ئەو وەختە کراوە بە پێی لێکۆڵینەوە و بەردەوامی ژیان خۆتەزانی کوردستان لە ئەشکەوتی شانە دەرەوە کە دووسە سپاد لە ئەم ژنەی شاژنی شانە دەرکەوت کە تەمەنی 75,000 ساڵە لەو 75,000 ساڵە تا ئێستا کوردستان هیچ وەختێک لە مرۆڤ خالی نەبووە بۆیە ئەو مرۆڤانەی ئەوێ ڕۆژێ باپیرانی ئەو مرۆڤانن کە ئێستا لەوێ دەژین و باپیرانی ئێمن بۆیە یعنی لێکۆلان کەوە دەڵێن بە باپیرانی کورددادنین و ئەو پەرستگایە کۆنترین پەرستگای لە هەموو جیهان باشە
و کۆنترین ساڵنامەشی تێدایە وەلەو ساڵنامەش جەژنەکە دیاری کراوە کە ئەو جەژنی نەورۆزە ئەو جەژنی نەورۆزە هەمان وەکو گوتم لە کە دێرین کۆیۆ ئەوی کوبیک دێرین کۆیە ئەویش شاری زێرزەمینیە ئەو شارەیە کە دەموزی لێ سوتە خوارەوە ئەویش هەر لە کوردستانی باکوورە لە منتقەی وێران شارە ئەمە تەواوکەری یەکن باشە زۆر بڵێ دکتۆر یعنی ئەگەر وا بێت ئەڵێت مێژوو نەورۆز دەگەڕێتەوە بۆ 12,000 ساڵ پێشێستا بەڵام ئێمە دەڵێن 2725 ساڵی تازە ئەمەیە یعنی نەورۆز زۆر کۆنترە لەسەر ساڵی کوردی ئەمە ئەزانی چۆنە ئەمە پەیوەستە بە مێژووی مادەکان و دامەزراندنی دەوڵەتی ماد ئەمە مێژوویەکە بەنسبەت کۆنی مێژوو تازەیە بەڵام ئەو نەورۆز هەر ئەو ساڵی نەدراوە پاڵ نەورۆز بەهۆی ئەوەی کۆنە لە مێژوودا زۆر ساڵ و ڕووداوی گەورەی دراتە پاڵ هەتا ئەو میلەتانی چووکە لە پێش مێژوودا نەورۆز بڵاو بۆ بە دنیادا یعنی میلەتانی زۆر نەورۆزیان دەکرد وەکو جەژنێکی پیرۆز وەریان دەکرد چووکە کۆنترین جەژنەوە پیرۆزترین جەژنا هەموویان مێژووی خۆیان هەیە وڵاتەکان بەڵام هیچیان مێژوویەکی وەکو مێژووی کوردستانیان نییە تێگەشتم دکتۆر لە کتێبەکەتە تۆ ئەڵێیت کۆنترین جەژن کوردیترین جەژن نەورۆز کەی کراوە؟ وا ئەزانی چۆنە خۆی کە ئەو جەژنە بووە لەوێ کە 12,000 ساڵەوە خەڵکی ئەوێ کە لە مادام هاتوون ئەو ساڵنامە و ئەو نەورۆزەیان لەسەر بەردەکان لەسەر سوونەکان نەخش کردووە حتمما جەژنیان کردووە وەر لە ڕاستیدا لە پێش ئەو دروستکردنی ئەو پەرزگایش هەبووە چونکە ئەو پەرزگای لە قۆناغێک دروستکرایە ئێستا لە لێکۆڵینەوە پشکنین 12,000 ساڵ تەمەنێتی بەڵام دەبێ ئەو نەورۆزە و ئەو تەقویمەش پێشتر هەبوو بێ چونکە وەختی هاتوون ئەو پەرزگایان دروست کردووە لەوێ لەگەڵ پەرزگاکە نەخشاندویانە یعنی خۆی حادەتەن فکرە پێشی نووسین دەبێتن ئەمە لەوێ حسێب دەکەین نووسینە لەسەر ستونەکان نووسینی باسی نەورۆز و ساڵنامەیە و پەرزگایە لە لێکۆڵینەوەی شوێنەوارناسی دەرکەوتووە 12,000 ساڵ تەمەنە بەڵام فکرەکە لەوەش کۆنترە ئێمە چاوەڕێین لە کوردستانی خۆمان لە پشکنیندا لە شوێنی تر کۆنتر لەوە دەرکەوێ چونکە کوردستان زۆر پێشبینیتکان کیڤە دەرکەوێت مەسەلەن لەکوێ مەسەلەن هەر لە کوردستان دەرەکەوێت هەر لە کوردستانە ئەو یعنی ئەگەر وا بێت دکتۆر نەوروز کەڤنترەژ ئاینە زەردەشتیژی زۆر لە هەموو ئاینەکان کۆنترە یعنی کۆنترین پەرزگای جیهانە ئەو پەرزگای گرێمرازان کۆنترین پەرزگای جیهانە و گەورەترین پەرزگاشە کە زۆر سەر ستونی تێدا 6 مەتر بەرزە 40 تەن گرانە ئەمە چۆر کرا و 12,000 ساڵ ئەمە هەتا زانەکان دەڵێن ئەمە چ ئامێرێک بەکاراتووە ئەو دەمە هێشتا ئاسن نەدۆزراوەتەوە ئاشکرا بووە ئەف پەرزگەهە یا کیش ئاینیە یا پەیڕەوێنکی خۆی مشکلەی ئەوەیە لەبەر ئەوەی بە تەواوی نەنووسرایە پەرزگای ئاینێک بووە بەڵام ئەو ئاینە نەنووسراوەتەوە یعنی ئەگەر لە دوا ڕۆژدا لە تقوسێک دەوی ئێستا لەسەر ستونەکان زۆر ڕسمی حیوانات و ئینسان و تەیر و باڵندە کراوە یعنی ئەمەش وەکو ڕەمزێکن دەتوانین دوا ڕۆژ لە لێکۆڵینەوەی زیاتر بە دوای دابچین بەڵام برێ دەقێکی ئاینی هەبی وەکو دەق نییە بەڵام پەرزگا بووەوە ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان فکرەیەکی ئاینیان هەبووە و لەوێ ئەو پەرزگایە شوێنی پەرستنیان بووە باشە ئاگرە هەلکردنا جەژنە نەوروزێ ڤەدگەریتە کەنگی ئەم ئاگرەش لەگەڵی ئەو بووە لەگەڵەوە چونکە ئەم شوێنە بەڵێ ئەم چونکە ئەم شوێنە 12,000 ساڵەوە پێش زۆر ساردووە شوێنێکی ساردووە و فترەیەکی زۆر زستان تەمەنی درێژ بووە کارکردن لەوێ جەژن لەوێ هەر شتێکەبی پێویستی بە ئاگر هەبووە لەبەرەوەی ئاگر خۆتان زانن وەسیلەیەکە بۆ زۆر شت بەکاردێ جگە لە گەرمی جگە لە خواردن جگە لە ڕۆناچی جگە هێما جگە هێمای ئاینی بۆ هەموو ئەوانە بەکاردێ لەبەرەوەی ئێمە بۆچی دەڵێن هەر ئەو دەما هەبووە لە داستانی دەموز و عشتار کە دەموزی دێتەوە سەر دنیای پاشەوە 6 مانگ لە ژێر زەوی دەبی ئاگرێکی زۆر گەورە دەکەنەوە و ئەم داستانە تەمەنی 12,000 ساڵە لەگەر تەمەنی ئەو پەرزگای یەکە معنای ئەو ئاگرە لەو سەردەمیشە بووە و من دڵنیام ئەم ئاگرە کۆنترە فکرەی بەڵام لەوێ تەجسید وە یعنی بڵێن وەکو نووسینێک نووسراوە بەڵام ئێمە من بۆ خۆم چاوەڕێم لە لێکۆڵینەوەی دوهاتی شوێنەواری داهاتوو شتی دەرکەوێت چونکە کوردستان شوێنێکی دەوڵەمەندە بە ئاسار باشە دکتۆر با دوایین پرسیارم ئەوە بێت ئەگەر کورد یەکەم نەتەوە بن ئەو جەژنیان پیرۆز کرد بێ ئاگریان هەڵکرد بێ چۆن نەوروز ئەوە جیهانی بووە
لەبەر ئەوەی کۆنیە یەک دووەمیش خۆی لە ناو شارستانیەتی سۆمەریدا شارستانیەتی سۆمەری کاریگەری لەسەر هەموو میلەتان هەبووە دەوروبەر یعنی چووە بۆ میسر چووە بۆ هەند چووە بۆ باکوور باش و بە هەموودا بڵاو بوویتەوە بەڵێ نەورۆز کۆنترین جەژنی جیهانە و کۆنترین جەژنی کوردیشە و سەرتاشی لە کوردستان سەری هەڵداوە و ئەمە شتێک کە سەڵبێنراوە ینی تازە نییە بەڵام بەهۆی ئەوەی کۆنا میلەتانی تروەریان گرتووە هەر میلەتێ 2000 3000 4000 ساڵ نەورۆزی دەکە بەی خۆی دەزانێت حەقی شتی مێژوێکی هەبی بۆ نەورۆز بەڵام مێژوە ڕاستەقینەکە لە کوردستانە وەلا پەرزگای گرێمرازانە کا دوجار شوێنەوار مەسەن چەندین زانکۆی جیهانی ئەدەن بەرە سکۆتلندا و چەندین تیپی شوێنەوار ناسی گەورە لێکۆلینیان کرد و گەیشتنە و ئەنجامە ئەوە کورد نییە گەیشتوتێ ئەوە خەڵکی ترە بەڵام ئێمە نەتیجەکە وەردەگرین و وا لە لێکۆلینەوەی خۆمان بەکاری دەینن gelek spas برای دکتۆر مەولود ئیبراهیم نویسەر و لێکۆلینوانە دیرۆکی gelek سپاس نەورۆزەدا دووبارە پیرۆز زۆر سپاس نەورۆزی تۆم لە پیرۆز زۆر سپاس بەڕێزت